خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ ئەمەی کە بەدەست منەوەیە ئەمە نازناوە کە کوردەکان بەدەستیێنن لە دەرەوەی وڵات من دایما ئەمانە بە شانازیەوە باسەکەم کە نازناوی ئاڵتونیە هێننەوە و کاتوانن پلەیەکی باش بەدەست بێنن لە بواری وەرزشە ئەبینی کە ئێستا وەرزش بە هەموو جۆرە جیاوازەکانیەوە زۆر بەربڵاوی بەخۆیەوە بینیوە لە ناو هەرێمی کوردستانە و ئەم بەربڵاویە ژوای کردووە کە کۆمەڵی جۆری وەرزشی جیاواز بتوانن بەشداری پاڵەوانێتەکان بکەن یەکێ لەو جۆرە وەرزشانە کاراتیە کە ئێ ماڵین کاراتی من هەمیشە و تومە ئەو هوەری ڕوبەڕووبوونەوانە هوەرێکن با ئێمە دەستەواژێک لە ناو خۆمانە لابێ لە ناو خێزانەکانمانە لابێن هوەری شەڕکردن نییە هوەرێکی جیاوازی وەرزشە کە من پێڵم ئەو کەسانی ئەم وەرزشاکەن ئەو کەسانن کە هێمنن لە ناو کۆمەلگایە ئەو کەسانن کە فێری ڕێزگرتنە بن فێری خۆشەویستیە بن بەرامبەر یەکتر بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوە و بەدەستێنانی پاڵەوانێتیەکان بە شێوازێکی زۆر باش لەلایەن ڕاهێنەرەکانەوە ئامادەکرێن ئەم ئامادەکاریەش دوجار لە نێو پاڵەوانێتیە ناوخۆیەکانە یاخود لەسەر ئاستی هەرێم و ئاستی عێراق و بگرە بۆ وڵاتانی دەریشەوە ئێستا ئاستەکە چووەتە دەرەوەی وڵات پاڵەوانێتیەک لە وڵاتی ئەردەن بەڕێوە چووە کە توانیمانە کۆمەڵی یاریزانی کورد زۆرینەی نازناوەکان بەدەست بێنن ئەمانش نازناوەکانن کە هاتوونەتەوە و لەگەڵ ئەوەشە کۆمەڵی ڕاهێنارمان هەیە کە ئەتوانن ئەمانە ببنە کەسی ڕاهێنەری نێودەوڵەتی باشە ئەمەش بۆ خۆی نازناوە ئێمە بتوانین لە کووردا کەسێکمان هەبێ بە ناوی کوردەوە لە نێو پاڵەوانێتیەکە وەکو ڕاهێنەر وەکو دادوەر ناوبژیوان بەشدار بێت کەواتە با بزانین ئەم کەسانە کێ بوون کە چوون بۆوێ هەندێکیان لای ئێمە و بەڕاهێنەرەکان شیوە لەگەڵ لای ئێمە میوانن و ئەم نازناوانە چۆن بەدەست هاتووە بۆیە ئێمە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاراس محەممەدمان کردووە وەکو دادوەری ئاسایی کە پیرۆزبای شلیەکەین وارووا مامۆستا ڕابەرزایی وەکو ڕاهێنەرێک زۆر زۆر بەخێر بێ و هەروەها کاک محەممەد ئەرکان وەکو یاریزەن و براوەی پلەی یەکەم ئەمەش ناسناوەکانی توێ بەدەستنەوە پێشێکەکە بۆ دەستم پێ کرد زۆر زۆر بەخێر بێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونێ سەرەتا لە جەنابتەوە پیرۆزبای لێکەم وەکو دادوەریی ئاسیایی کە توانیتە بڕوان ئەمەش وەرگری دواتریش پیشانمان بە و بتوانانی کە بەشداری کۆمەڵی پاڵەوانێتی بکە بەڵام با سەرەتا لەم پاڵەوانێتی دەست پێ بکەین ئەم پاڵەوانێتیەکەی بوو و ئێوە چۆن بەشداریتان بەڵێ ئەمە سەرەتا بە ناوی خوا دوو پاڵەوانێتی بوو یەکەم پاڵەوانێتی عێراق وڵاتانی عەرەبی بوو کە ئێمە وەکو نوێنەری عێراق بەشداریمان کرده بوو لەگەڵ پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیا پاڵەوانێتی وڵاتانی عەرەب سیانزە وڵات بەشداری تێدا کرد ئێمە وەکو داوەر کوردەکان سێ کەس بووین من بووم مامۆستا زانا ڕەزا ناوبژیوانی نێودەوڵەتی مامۆستا خەسرە و کە لەوێ توانیمان وەکو داوەری عەرەبی بەشداریمان کرد وەک ناوبژیوانانی عەرەبی و پاڵەوانێتەکەمان بەڕێوە برد ماوەی دوو ڕۆژی پێچوو پاشان ڕۆژێک پشومان وەرگرت پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیا دەسی پێکرد لە پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیا تەسنیفی تایە پۆڵێنکردنی ناوبژیوانانی تایە لەگەڵ ڕاهێنەران و یاریزانەکانی تایە لە پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیا ئێمە 446 پرسیارمان هەبوو بۆ بەشداریکردن لە نەزەری لە تیۆریەکەیە لە عملیەکەیشە 3 ڕۆژ بەردەوام بووین یعنی کە 8:30 ئەچوینە ناو قاعەوە تقریبی ساعت 4 بۆ 4:30 هاتینە دەرەوە واتە مامۆستا هەم پاڵەوانێتیەکە بەڕێوەچوو هەم تاقیکردنەوەی بۆ تاقیکردنەوەی داوەرەکانی تایە پلە گۆڕینی داوەری تایە لە وڵاتی خۆتەوە ئەبیتە قاڕیمان هەیە و نێودەوڵەتیمان هەیە ئەمەیان قاڕی بوو بۆ ئاسیا بوو پاڵەوانێتەکە بۆ ئاسیا بوو ئێمە ڕیزبەندیەکەمان گۆڕا لە عێراقیەوە بووینە ئاسیایی ئێمە خۆشبەختانە تەنها 3 کورد بووین هەرسێ کوردەکەمان بەشداری کرد و بەدەستی هێنا ئەوانەی باشوور و ئەوانە بەشداریان کرد بەڵام پۆلێنیان نەگۆڕی نەگەشتنە ئەو هەندێکیان هەر ئینسیحابیان کرد بەشداریان نەکرد لە پاڵەوانێتی عەرەب بەشداریان کرد لە ئاسیایەکە بەشداریان نەکرد ئەوەی کە خۆشبەختانە بووە مای خۆشحاڵیمان ئێمە بووین من بووم مامۆستا خەسرە بوو مامۆستا زانا بوو کە پۆلێنەکەمان گۆڕایەوە جارێکی کە مامۆستا زانا تەجدید بوو ئەلبەتە و 4 ساڵ پێش ئێستا لە کازاخستان بەدەستی هێنا بوو من و مامۆستا خەسرەویش بووینە ئاسیایی داوەری ئاسیایی لەوێ شادەمان وەرگرت و ئێستا پاسپۆرتی WKF و من شارەی دەولی مادراوەتە ئیتر ئێمە وەک لە پاڵەوانێتەکان ئەتوانین وەکو داوەر بەشداری بکەین ئێستاکە باسێکی ئەو پاسپۆرتۆ گرنگەکەیمان بۆ بکەین بەڵێ ئەمە پاسپۆرتی WKF بۆ داوەرانە هەبێ ساڵی جارێک بەشداری پاڵەوانێتیەکی جیهانی و قاڕی بکات ئەم پاسپۆرتە پێویست بە کۆمەڵێک کار ئاسانی بۆ ئێماکە
پێویست بە داوەتنامە ئەوانە ناکات وەکو کۆمەڵێشتی تر کە داوا بکرێ ئەم کەسە بێ بەشداری بکە کە ئەمەت پێ بوو کە ئەچیتە هەر سەفارەتێکەوە ئەمە وەک پاسپۆرتێکی دووەمی خۆت وایە بەس تایبەتە بە ئەگەر من مامۆستا فەرموشانی هاوکارانمانی بن ئەمەش ئیشارەتی ناوبژیوانی ئاسیاییە ئەبێ ئەم ئیشارەتە لە پاڵەوانێتیەکانمانە هەڵی بواسیت ئەمە تەصنیفی ئاسیاییەکەمانە ئێمە بووینەتە ئاسیایی لە عێراقی دەرچووی زۆر باشە مامۆستا ڕابەر زۆر بەخێر بێ سپاس بە ئامادەبنێ بەڕێستان وەکو ڕاهێنەرێک ئێوە چۆن بەشدار بوون لەم پاڵەوانێتیە بە چەند یاریزانەوە بەشدار بوون و ئامادەکاریەکانتان چی بوو بۆی کە ئاوا بە پلەیەکی باشەوە بێنەوە بەڵێ خۆی بۆ هەموو پاڵەوانەتیەکە کرێ ئێمە پاڵەوانەتی عراقمان هەیە ئەبێت لە پاڵەوانەتی عراقەوە یاریزانەکان ئەوانەی کە پلەی یەکەمێنن ئەچنە ڕیزی هەڵبژاردەی عراق و بەشداری پاڵەوانەتی غەربی ئاسیا و عەرەب و پاڵەوانەتی ئاسیاکە بەڵام بەداخەوەی ئەمە لە پاڵەوانەتی کەربەلا ئاخیرەن پاڵەوانەتی کە بەشداریمان کرد زۆرترین یاریزانی خورماڵ پلەی یەکەمی بەدەستێنا و یاریزانەکانیش کە پلەی یەکەمیان بەدەستێنا و ئەبووە بەشداری پاڵەوانەتی غەربی ئاسیا و عەرەبیان بکردەیە بەڵام بەهۆی ئەوەی کە ئیتحادی عراقی بە ئێمەیان وتیان ئێمە ناتوانین مەسروفی یاریزانان بکەین بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتی عەرەب و غەربی ئاسیا تەنها ئێمە سێ یاریزان کە لە هەڵبژاردەی عراق ئێمە بەس تەنها مەسروفی ئەو سێ یاریزانەکەین یعنی لە ناو ئەو یاریزانە 25 یاریزانە تەنها مەسروفی سێ یاریزانیان کرد ئێمەش وەک یاریزانێکی وەک کاک محەممەدەرکان کە پلەی یەکەمی عراقی بەدەستێناوە لە پاڵەوانەتی عراقا سەرکەوتنی بەسەر هەموو ڕکابەرەکانی خۆی بەدەستێناوە یعنی ئەبووە ئەوانەی کە ئێمە یەکەم بوون ئەوانەی کە ئێمە بردبوومان هەمویان یەکەمەکانی عراق بوون ئەبووە مەسروفیان بۆ بکرای بەڵام بەهۆی ئەوەی کە ئیتحادی عراق بەڕاستی ینی دادپەروەری نەبوو لەوەیە کە مەسروفی بۆ ئەم یاریزانانە نەکرد ئێمەش بیرمان کردەوە کە نابێ ئەم یاریزانانەی ئەمە لە پاڵەوانتەکان دوور بن ئەبێ لە پاڵەوانتەکان بەشدار بن ئیتحادی عراقی لەبەرەوەی ئەمان یەکەم بوون بە سیفاتی ئەوەی کە ئەمان یەکەم بوون وتی ئەتوانن لەسەر مەسروفی خۆتان پاڵەوانتەکە ئەنجام بدەن خۆشبەختان بەڵێ خۆمان لەسەر مەسروفی خۆمان بە یارمەتی دەستەی ئەکادیمی کاراتی ینی وەرشی خورماڵ کە مانگانە لە یاریزانان کۆکرێتەوە و کۆمان کردوتەوە و یارمەتی یاریزانەکانمان پێداوە زۆربەشی لەسەر مەسروفی دایک و باوکیان بوو خۆشبەختانە یەکەم پاڵەوانەتی کە پاڵەوانەتی عەرەب بوو 13 وڵات بەشدار بوو 365 یاریزان بەشداری کردبوو لە وڵاتەکانەوە هەموویشی متەخەبی ڕسمی بوون و مەسروفیان بۆ کرابوو لە متەخەبەکانەوە یعنی وڵاتەکانی تر بە ئیمکانەتێکی باشەوە بە ستافی ڕایەنەران و دادوەرە و هەروەها بە پزیشکیشەوە ئێمە دە یاریزان بەشدار بوون لەگەڵ ڕایەنەرێکە لە خورماڵەوە عراق 25 یاریزان بوو لە پاڵەوانێتی یەکەم خۆشبەختانە لە 12 مەدالیا کە بەدەستهات 9 مەدالیان خورماڵ بەدەستێنا وە تاکە ئاڵتون لە بتوڵی عەرەب کە بەدەستهات کاک محەممەدەرکان بوو بەدەستێنا لە بتوڵاتی عەرەب وە دواتریش دوای 2 ڕۆژ لە پاڵەوانەتی ڕۆژاوای ئاسیا کە بەشداریمان کرد هەر کاکە محەممەد مەدالیە زێڕی بەدەستێنا یاریزانێکی ترمانەیە ساندەرکان هەر برای کاک محەممەدە توانی پلەی دووەم بەدەستبێنێ خۆشبەختانە لە دوای سەرکەوتنی 4 یاری گەیشتە لای پاڵەوانی گیان محەممەد جعفەری کە یەکێکە لە پاڵەوانە جیهانیەکان کە هەفتەیە پێشتر لە پاڵەوانەتی گیانە یەکەمی گیانیە نابوو کاکە سەهەن توانی ئاسێکی زۆر باش بەدەستبێنە مەدالیای زیو بەدەستبێنێ لەو پاڵەوانەتێشە ئێمە 10 مەدالیامان بەدەستێنا و ئەوەشی کە ئەمەوێ ئاماژەی پێم لەم پاڵەوانەتی ئەمە 2 کچمان لەگەڵا بوو هەر خەڵکی خورماڵ بوون بەشداریان کردبوو توانیان 2 مەدالیای برۆنز بەدەستبێنن لە نیاخان و هەنیخان یەخوا دەستان خۆش بێ بەڕاستی ئەمە جێگەی شانازیە دەستان خۆش پیرۆزە بێ مەدالیاکە 2 مەدالیای زێڕ وایە یاڕۆبی سەرکەوتوبی هەر بمێنی تۆ باسی پاڵەوانێتیەکانمان بۆ کە کەشێکی لاانێ نابەرابری و یەکسانی هەبووە بەڵام سەربارەوە تۆ ورەتدانە بەزیوە بەشداریت کردو ماشەڵڵا ئاواش گەڕاویتەوە تۆ باسی ئەوەمان بۆ بکە پاڵەوانێتیەکە من سەرەتا محەممەدەرکان یاریزانی ئەکادیمی کاراتی خورماڵم یاریزانی هەڵبژاردەی عێراقماوی 3-4 ساڵە و لەسەر مەسروف و توانای خۆمان توانیمان بەشداری بتوڵی غەربی ئاسیا بتوڵی عەرەب بکەین
یاریزانی هەڵبژاردەی عێراقی بەڵام مەسرفەکە خۆتی باڵێ لەسەر مەسروفی خۆمان ڕۆشتین ناوەکان لێ ناون شازیەکە بۆ بۆ ئەوە پاڵوانەتێکە پاریان نایەنێ بچن مەسەوە ینی با تۆزە ڕوونتە قسەکەین ینی ئێمە زۆر جار ئەڵێن من بەو پیاڵدانە جوانە کاڵم ئێمە مانەژێکی شانازی بەڕاستی بۆ هەر وڵاتێک یەکەمەکە بڕواتەوە زۆر شتی تایبەتی بۆکەن بۆ لە بەرەوەی مامۆساهانی بن بۆی کە بتوانێ بەشداری پاڵانەتی کە بکە بتوانێت پێداویستەکانی کۆ بکاتەوە کاک محەممەد تەمەنت چەنە من حەڤە ساڵم حەڤە ساڵ یەخوا تەمەند درێژ بێ ئێستا لە تەمەنێکی ئەو پەڕی گەشەیە مامۆسا لەوانێ باشتر بزانێ ئێستا ئاوا لەم تەمەنە ئەو تا توانە باشەی هەبێت توانی چەند ساڵی کە بەردەوام توانای ماشاءله ئیشاءله تەقدیر دەکرێت بۆ 15 ساڵی ئایندە لەو ئاستەیە بمێنێتەوە بۆیە من ئاوا بمبورە لە قسەکانم بڕی هیوادارین کە ئەوڕ لەم یاریزانانەمان بدرێتەوە کە بەباشی هیچ نەبێت بۆ پاڵەوانەتیەکان ئەوەی پێداویستێ بۆیان دابین بکەن ئەوەی پێویستە بۆیان ئەوان چونکە ئەوان پێمە بە هەموو هەوڵێکی خۆیان نەیەن ئەوانی خۆیان بەرچاوکەن هەرچەند لانەی لە ڕووی ئاستەوە گەنجەکانی ئێمە هەرزەکارەکانی ئێمە بەتواناتر من هەر هەوڵەیەن هەروە بکەن ئەوان باشتر بکاتە ئەبێ کەوتۆتە سەر خۆمان دڵسۆزی خۆمان بین پشتی گەنجەکانمان بگرین بۆی کە ئەمان ئیشەڵڵا لە بەرامبەر ئەو هەموو نادات پەروەریە هێشتا هەر بتوانن بدرەوشنەوە جاکاک محەممەد تۆ پێمان بڵێ چەند یاریت ئەنجامدا من لە وڵاتی یەکەم وڵاتی عەرەب دوای ئەین سەرکەوتنم بەسەر وڵاتی سعودیە و سووریا و لیبیا و چەند وڵاتێکی تر توانیم بگەمە پلەی یەکەم و دووەمی و خۆشبەختانە توانیم پلەی یەکەم بەدەست بێنە مەدالیای ئاڵتونەوە تاکە یاریزانم لە وڵاتی عەرەب ینی یەکەم وڵات توانی مەدالیای ئاڵتونە دەست بێنێ باشە ئەخر هیلاک ئەبیت تۆ دوو پاڵەوانەتی لەسەر یەک بەشداریت کردە بەڵام ماشەڵڵا ئەنجامەکەت هەر زۆر باش بووە لە ڕووی دەرونیەوە بە تایبەت چیت کرد کە هیلاگ نەبیت سەرەتا مامۆستا ڕابەر بەڕاستی ڕاهێنەرێک ینی هیچ کەس لەگەڵ یابێ زەرەر ناکات ینی پاڵپشتێک و پشگیریەکی بەڕاستی زۆر چاگێگردین بۆ تایبەت یاریزانەکانی تریش هەمیشە من ئەوە ئەخەمە بەرچاویان ئەفو هەمیشاوە خەمە بەرچاویان کە ئێمە لێرەوە هاتووین ڕاستە وڵاتەکەی ئێمە ڕاستە ئیتحادەکەی ئێمە بەپێی پێویست نییە لەگەڵ ئێمە لەسەر مەسروفی خۆمانەڕێن هەموو جارێ پیان ئەڵەمە ویشتان کەمتر نییە بگرێ ئێمە بەتواناترین و بەهێزترین ئێمە لە وڵاتێکە هاتوین کە لە ئێمە کوردین و ئێمە ئەتوانین دڵنیام لەوە کە ئەتوانین سەرکەوتن بەدەستبێنێ من هەموو جارێک بەمانم وتومە بیرتان بێت کوردستان و خەڵکی خوڕماڵ چاوەڕێی ئەنجامی هەمەیە ئێمە بەڕاستی ئەبێ من ئەوە بڵێم خەڵکی خوڕماڵ زۆر هاوکارمانە یعنی ئێمە کاتی لە پاڵەوانتەکان نەگەڕینەوە خەڵکی خوڕماڵ هەمویانیان بە پێشوازیمانەوە یعنی ڕێز و تەقدیرێکی زۆرمان لێگیرێ من کاچمە بازارەوە یعنی هەموو ئەوانەی کە لەوێن ڕێز و تەقدیرێکی زۆرمانەگە من لەمەوێت زۆر سپاسی خەڵکی خوڕماڵ و ناوچەکەمان بکەین بەڕاستی زۆر سپاسیان کەم کە بەڕاستی ئەوان هۆکارێکن بۆی کە ئێمە بتوانین بەردەوام بین و دایکان و باوکان من هەموو جارێک بەمان ئەواڵێم ئەڵەم بیرتان بێت چاوەڕێی ئێمەکەن کە کاتێک ئەڕێنە پاڵەوانتەکان بە بەردەوامی نامە بۆ منیت چیتان کرد چاوەڕێتانین لینکی پاڵەوانتەکەمان بۆ بنێرن با سێرتانکەین یعنی پشگیرێکی زۆرمان ئێمەش ئەوەیە یەکێکە لەو هاندانانەی بۆ ئێمە کە ئێمە ئەبێ هەمیشە لە پاڵەوانتەکان سەرکەوتو بین وەکو ئەوەش کە ئاماژەی پێ بدەم خوڕماڵ تەنارم پاڵەوانەتی ئەم ساڵ نەبووە هەموو ساڵێت 2 بۆ 3 پاڵەوانەتی نێودەوڵەتی و پاڵەوانەتی عالەمی و ئاسیایەکان کە بەشدارێکە زۆربەی زۆری خۆی مەسروفی خۆیەکە زۆربەی زۆری یاریزانەکان خۆیان ئەم یاریزانانش کە ئێوەیان بینن هەموویان ینی لە ڕۆژێکە 2 تەمرینەکەن هەموو ڕۆژێک 2 تەمرین ئەکەن ینی ڕۆژێ 2 تەمرین ڕۆژێک تەمرینەکانیان سەعات و نیوە ڕۆژانی کە 2 تەمرین ئەو ڕۆژانشی کە یەک تەمرینە 2 سەعات و نیوە یەخوا لەشیان ساغ بێ مام ساراز بێم و لای جەنابەت لەگەڵەوەی کە بەڕێستان چیتە ئەوێ و لەوەی کە وەکو دادوەرێکیش توانیت ئەو پلەبەندیە ببڕیت توانی بچیتە خۆناقێکی ترەوە بەڕێستان وەکو دادوەرێ یعنی ئەبینی یاریزانی وڵاتانی تر یەنە بەردەم ئێوە ئەم یاریزانە کوردانی خۆشمان ئەم ئاسە باشە بەدەسێنن تا چەند گرنگە پاڵپشتێکی تەواویانە بێت چونکەمە لە دوای دەرەنجامێکی یەکەمی ئیتر پێویستە بابەتەکە باس بکرێ پاڵپشتێکە چییە پاڵپشتێکە ئەوەیە کە ئیتیحادە لەسەر ئاستی هەرێمە لەسەر ئاسی یانەکانە بۆ ئەوەی کە بە شێوازێکی باش ئەم یاریزانانە چاوەڕێی ئایندێکی باشترە بەڵێ بێگومان ئێمە وەکو داوەر
بەس وڵاتی خۆمان بۆمان نییە داوەری بکەین یاریزانی وڵاتی خۆمان کە عەلەمی عێراقی لێدرا ئێمە بۆمان نابێت ئەبێت تەنەحی بکەین لە قانونامە خۆم چونکە پارێزەری ڕاوێژکارم لە قانونەکە پێڵین تەنەحیەکە یەکسەر ئەڵێ بە سەرۆکی تاتامیمان هەیە تاتامی عنی ئەو شوێنە یاریەکەی تیاکرێ ئەڵێ من عێراقیم ئەمەش کەسێش یاریزانی عێراقا داوای لێبوردنەکەم سەحبم بکەن داوەرێکی کە دابنێن وەکو ئاستکە سەیریەکەی بە تایبەتی کوردستان لە هەمووشی تایبەتی تر سلێمانی قورسایی کاراتی عێراق لە ناو سلێمانیایە سلێمانی سپاس بۆخوا کە خوڕماڵ ئەوان شەر ئێمە ئاگرنەوە ئێمە بە خۆمانیاندانی هەموو قورسایی منتەخەبی عێراق لە 2023ەوە سەیری بکەیت ئەتوانم بڵێن لە سڵا 85 سلێمانی پێشی هێناوە کاڵین سلێمانی مە بەسمان سلێمانی هەڵەبجە و هەموو قەزا و ناحەکانی شارۆچکەکانێتی ئاستی یاریزانی سلێمانی بنیەی جسمیمان خواوا خەڵقی کردویتر تۆپۆگرافیای ناوچەکەمان بەرزی و نزمی هەیە قاچمان بەهێزە بۆ ئەم یاریە زۆر گونجاو بۆ هەموو یاریە بەرگریەکان ئەمانە کە پیانەوترێ هوەری بەرگری کورد ئەبێ پەناباتە بەر هوەری بەرگری چونکە لە دووگۆڵیە بنیە جسمیمان نایێنێ لە یاریەکانی ترە وەرزشەکانی ترە بنیە جسمی ناڵین سەل لە سەر نایێنێ بەڵام ئەوە گونجاوی نییە ئێستا سێری بکەیت رووسیا و قەوقاز و ئەوانە پەنیان بردوتە بەر یاریە تاچیەکان مەدالیای تۆپی وڵاتانیان بەدەست هێناوە هەر لە ئێمەوە بیگرە هەتا هەموو جۆدۆ و ملاکەمە و هەموو یاریەکان ساڵکەوتێ جوگرافیاوە کاریگەری هەیە زۆر کاریگەریە ئێستا خوڕماڵ ناوچێکی شاخاویە سلێمانی ناوچێکی بەرز و نزمی هەیە یاریزانەکانمان لە قاچە یعنی لە منافەسەی محەممەد جعفەری کە یاریزانێکی منتەخەبێ ئوردونە عالەمیە ئێستا تۆپی عالەمە 3 ساڵە لە تۆپە ماوەتەوە تەنها یاریزانێکە منافسیە بوو یاریزانە میسڵیەکە بوو مستەفا بەدەوی بوو ئەوش عملیاتێکی ئیسابەیەکی دەستی بووە بۆ ئیسا خۆی بە تەنیا ماوەتەوە لە یەکەمی عالەمە ئەوەتی ئەو عملیات کاک محەممەد براکەی کاک سەهەندی برای لەگەڵ یاری کرد بە نەتیجەیەکی زۆر باش دەرچوو لە بەردەم ئەوەی کە پاڵەوانی جیهان بوو ئەم یاریە بۆ جسمی کورد و بنیەی کوردی زۆر گونجاوە بەڵام ئەوەیە کە فەرموتان دعمی مادی پێویستە ئێستا من ئەم ئەزمونەی کە یاومە بۆ پلە گۆڕینەکەم هاوکاری معنەویم مامۆستا زانا ڕەزا داوەری نێودەوڵەتی بۆ کە 3 ساڵ پێش ئێستا توانی لە وڵاتی ئیسپانیا بێتە داوەری نێودەوڵەتی نزیکەی 2 مانگ ڕۆژانە 4 سعات بۆ 5 سعات ڕاهێنانی نەزەری و عملیمان کردووە هۆڵی شڤانکارەتی هەیە لە سلێمانی نزیکی 200 یاریزانی هەیە کە 50 ئامادەیە هەر ئێسەبی خەر هەموو پاڵەوانێتیەکەوە ئەمانە هۆڵەکانیان بۆ من کردوەوە چونکە ئێمە ئەبێ بێلایەن بی نابێ بچینە هیچ قاعەوەینێکەوە ئێمە بێلایانی خۆمانە بێ پارێزین تەنها پێم وتومە شەوانە 3 یاریزان بۆ 4 یاریزان 10 یاریزان زیاتری بۆ داناوم یاریان کردو و ئێمە تەحکیممان کردو عملیەکەی ئەبەمانە بە دەستمان هێناوە بەڵام دعمی مادیمان سفرە ئیشەڵڵا سەرکەوتووە نێمە زۆر خۆشحاڵ بووین هیوای سەرکەوتن مامۆستا بۆ تۆ زۆر سپاس بۆ بەڕێستان کاک محەممەد چاوەڕێ و لێکم ئەو پاڵەوانەی مامۆستا باسیەکات خۆت بچیتە ترۆ لێش ڕابینی هەر تەمەندرێژ بیت و لێرەش و ڕێز و خۆشەویستیمان بۆ خانەوادەکەت هەیە کە ئەوان پاڵپشتێکی گەورەی براکەشت بەتەڵنیایی دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووی زۆر بەخێر زۆر بەخێر